ئێمە وەک فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ئاودانکردنەوەی هەڵەبجە بۆ پشتیوانی لە مەزلومان لە بێبەشکراوانی فەرمانبەران لە مامۆستایان و هەموو چینەکانی فەرمانبەران لە سۆنگەی بەرپرسیارەتیمان بەرامبەر معاناتی فەرمانبەران و بێباکی و کەمتەرخەمی حکوومەت لە پێدانی مافە سەرەتاییەکانماندا بە پێویستمانزانی ئەم گردبوونەوەی ئەنجام بێن بۆ گەیاندنی هەندێک داواکاری سادە و ڕەوای فەرمانبەران کە خۆی دەبینێتەوە لە داواکاری موچەی مانگی 12 دابش بکرێت لە زووترین کاتدا چونکە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی موچە مسۆگەر کراوە و حکوومەتی عێراقیش دەڵێ موچەمان ناردووە ئەگەر حکوومەتی هەرێم بەڕاستی نازانێت ئەوە دادگا و ئەتوانێت کێشەکە یەکلایی بکاتەوە چونکە بەڕاستی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمە موچەی فەرمانبەران مسۆگەر کات. ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ چەند پەیامێکمان هەبوو بۆ حکوومەتی هەرێم. ئەو پەیامانە یەکێ لەو پەیامانە تەوتینکردنی موچەکانمانە پلەبەرزکردنەوەی موچەکانمانە لەگەڵ هەموو مانگێ لە کاتی خۆیان موچەمان پێ بدرێت.